گەڕان بە دوای شکۆی مرۆڤدا. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. خۆشحاڵم لە بەرنمەیەکی گفتوگۆی تایبەتدا بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. سەرەتا پیرۆزبایی هاتنەوەی سەری ساڵی کۆچی ساڵی 1445 لە تەواوی مسلمانانی جیهان و مسلمانانی کوردستان دەکەم. ئێمە هەوڵ دەدەین ئەم شەو گفتوگۆ لەسەر بابەتێکی گرنگ بکەین، قسە بکەین لەسەر مانە گرنگەکانی هیجرەت لە ژیانی بێداری ئیسلامیدا. دەپرسین ئایا هیجرەت چییە؟ تەنها زیادکردنی ژمارەیەک لە ڕۆژمێری ئیسلامیدا ساڵانە ئەم ژمارەیە، یاخود هیجرەت کاریگەری و جێکەوتی تایبەتی خۆی لەسەر دڵ و دەرونی مسلمانان؟ ئایا هیجرەت تا چەند کاریگەریەکانی لە ژیان و لە ژیاری ئیسلامیدا ماوە؟ ئایا هیجرەت تەنها کاریگەری فیزیکیە یاخود بەجێهێشتنی ناوچەیەکی جوگرافیایە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر، یاخود هیجرەتی ڕۆحی و معنەوی دیوی ناوەی ئینسانەکان لە تاوانەوە بۆ چاکە و لە ڕێگایەکی خوارەوە بۆ ڕێگایەکی ڕاست، ئەمەش پێی دەوترێت هیجرەت. ئایا پێویستە مسلمانانی کوردستان چۆن یاد و بیرەوەری هیجرەت بەرز ڕابگرن؟ تا چەند کاریگەری هیجرەت ماوەتەوە؟ ئایا کۆتایی پێ هاتووە ئەو هیجرەتە، یاخود ئەو کۆچەی ئەمڕۆ گەلانی وڵاتانی ئیسلامی ڕوو لە وڵاتانی ئەوروپا دەکەن، ئایا ئەمە چ مانایەکی هیجرەتی هەیە؟ نزیکایەتی هەیە لەگەڵ ئەو هیجرەتەی کە بڕواداران بڕوایان پێیەتی بۆ ئەوەی لە دەست ستەم و بێدادی هەڵبێن و ناوچەیەکی ئارام بۆ خۆیان بدۆزنەوە؟ ئەمانە کۆمەڵێت تەوەری سەرەکی بەرنامەی ئەم شەومانە بێ میوانداری هەرێک لە بەڕێزان مامۆستا نازم عەبدوڵڵا توێژەر لە فکری ئیسلامی، کاک کامیل مەحموود نووسەر لە ستۆدیۆکانمان لە هەڵەبجە. خۆشحاڵین مامۆستا ئەم شەو بتوانین گفتوگۆ لەسەر ئەم بابەتە بکەین. منیش هەروەها پێشحاڵم و دەستخۆشتان لێکەم. سپاس بۆ بەڕێزیشت. مامۆستا گەر پرسیارێکی کلاسیکی نەبێ، هیجرەت ساڵانە ژمارەیەکی پێگۆڕێ لە ساڵنامەی کۆچیاوی بۆ پێوتێ ساڵنامەی مسلمانان. ئایا تەنها ئەمەیە یاخود مانە و مەدلولێکی تری لە ناوەڕۆکی خۆیدا هەڵگرتووە؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله أجمعين. پێشەکی دەستخۆشی بەرنامەکە و وەرەوە سەڵاو و ڕێزم هەیە بۆ بینەرانی ئازیز. داواکەم لەخۆی تەعالە ئەم مانگە پڕبێ لە دەرس و پند و ئامۆژگاری بۆ مسلمانان. بێگومان کاڵین هیجرەت هەر لە وشەی خۆیە واتە دوورکەوتنەوە، تەرک، گۆڕانکاری. وشەی هیجرەت یعنی دوورکەوتنەوە و وازهێنان و لە وڵاتێکەوە ڕۆشتن بۆ وڵاتیشی تر، لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر، واروها یعنی گۆڕانکاری. لە کاتێکە کە تۆ ئەڕۆی لە شوێنێکەوە بۆ شوێنێک هەر بە شێوە عملیەکەی، ئەمە گۆڕانکاریە. ئەمە خۆی بە هەر واتای زاراوەی هیجرەت ئەوەیە کەوە دوورکەوتنەوە و گۆڕانکاریە. دوورکەوتنەوە لە شوێنێک کە ئازادی تێدانە، یان ئاین ناتوانانی وەکو پێویست عەقیدە و بیر و باوەڕەکەی خۆت جێبەجێ بکەی، یان لە شوێنێک ئەسۆسێنرێتەوە، ئەمانە پیانەوترێ هیجرەت. یان لە شوێنێکایە کە وەکو پێویست ناتوانانی ئەرکەکانی خۆت بەرامبەر بەخوای تەعالە جێبەجێ بکەی، ئەم شوێنە جێهێڵی ئەچی بۆ شوێنێک لەوێ باشتر بێ ئەبێ. کەواتە هیجرەت بۆ دوو شوێنی و هاو ئاس نییە. هیجرەت لە شوێنێک بۆ شوێنێ پێی ناوتری هیجرەت لە شوێنێک بڕۆی وەک شوێنێ و ئەوێ وابێ، هەمان واقعی بێ. ئەبێ ڕۆی بۆ شوێنێک ئەو واقعی لەوەیە، ئیتر ئایا مونکەری تایە، ئایا زۆڵ مستەمی تایە، ئایا ڕێگری لێکەن دینداری بکەی. و هەروە هەر یەکێک لەم ئەگەرانەی کە هەیە ئەمانی تیابوو ئەو پێ ناوترێ هیجرەت، معنایشی نییە. بۆیە هیجرەت کاتێک پێوترێ هیجرەت لە ڕووی شەرعیەوە، ئایا ئەو شوێنەی کە لێ بۆی ئەچیت جیاواز بێ لەگەڵ ئەو شوێنەی کەوا لێی ڕۆیشتویت. بەڵێ ئەتوانین بڵێن چ نهێنیەک لەوا بوو پێغەمبەری ئیسلام درودی خۆی لێوێ شوێنێکی جوگرافی بوقعەیەک بەجێ هێڵێ ئەچێ شوێنێکی تر هەڵەبژێرێ، لەو شوێنەی تر ئەتوانین بڵین لە ڕووی کاریگەریەکانی لە ڕووی ئیداری و سیاسی و کۆمەڵایەتیەوە یاخود جێکەوتەکانی چی بەجێهێشت؟ پێغەمبەر عەلەیهی السەلات وەسەلام طبعاً 2 ساڵ دوای ئەوەی کە لەگەڵ ئەهلی مەدینەیە
لەگەڵ ئەهلی یەثریب بە تعبیری ئەو کاتە ڕێکوتنی کرد و هاتن و بەیعەتی یەکەم و دووەم و عەقەبەی یەکەم و دووەمیاندا 2 ساڵی بەسەرا ڕۆیشت لە فەترەی ئەو 2 ساڵەیە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام ئەچووە چەندین شوێن ڕۆژێک تائیف و ڕۆژێ شوێنی تر و ڕۆژێ شوێنی تر هەنێک لە هۆزەکانە بۆی پەنای بدەن یان لە پەنای ئەوانە داعوە و بانگەواز بکا و دینداریشی و ئازادەنە بۆ خۆی و بۆ هەندێک لە هاوڵەکانی بکە بەڵام ئەوەی دەست نەکەوت ئەخیرەن ئەوە بوو کە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام هاوڵەکانی وەجبە بەڕێ کرد فەرمووی خوای تەعالا پیشانی یاوم شوێنی مەهجەر یان شوێنی هیجرەتی بۆ ئەکەین خوای تەعالا پیشانی داوم بڕۆن هەنێ مواسەفاتشی فەرمووی بڕۆن بۆ ئەوێ بڕۆن بۆ یەثریب کە لەوێ شوێنی هیجرەتی ئێمەوەی ئەوە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام کۆچی کرد ئەخیرەن خۆی لەگەڵ ئەبوبەکری سیدیقە صلی الله علیه وسلم خوای تەعالا لەویش ڕازی بێت پێکەوە کۆچیان کرد ئەوەی کە لێرەیە پرسیارەکەی تۆ ئەوەیە چ گۆڕانکاریەک ڕوویدا ئایا تەنیا وەکو بڵێ خۆشاردنەوە بۆ ئەمەی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام ئینسان جارە هەیەت کە مەترسی لەسەرە ئەچێ لە شوێنێک مەترسی لەسەر نەمێنێ خۆی ئەشارێتەوە خۆی حەشارەدا پەناگەیەک ئەدۆزێتەوە بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام پەناگە نەبوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو شەخسی خۆی بێجگەلەوەی قەوم و هێز و هۆزی هەبوو بەڵام خوای تەعالا کە ڕێگەی هیجرەتی پیشاندا ئەم هیجرەتە کۆمەڵێک شتی زۆر گەوری تا ڕوویدا تەحەولێک گۆڕانکاریشی گەورە بوو لە پێگە ئیسلامیەکەدا لە داعوە و بانگەوازە لە نوبووەتە حتا لە تەشریعە لە ئەحکامە لە سیستەمە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام لە کاتێکا چووە مەدینە برایەتی دروست کرد جەیش و سوپای دروست کرد دەوڵەتێکی دروست کرد ئەنجا دەستوریشی داڕشت کە لە بینی لایەنە جیاوازەکانی ئەوێدا وەکو جوولەکە و ئەوانەی کە هەبوون دەستوریشی نووسیەوە دوای ئەو مزگەوتی دروست کرد بازارێکی ئابووری سربەخۆی دروست کرد کە هی موسڵمانان بێن و بێت و لەوێ ئیش و کاری خوان و کەسابەتی خوان لەوێدا بکەن ئاڵوگۆڕی درا و بازاری خوان لەوێدا بکەن کەواتە ڕۆیشتنی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام بۆ ئەوێ تەحەولێکی گەورە بوو یەکەم هەنگاو بوو بۆ بێهێزکردنی کوفر لاوازکردنی کوفر تێکشکاندنی کوفر و دروستکردنی قەڵا و پێگەیەک بۆ موسڵمانان باشە مامۆستا ئەگەر ئێمە لە ڕووی فکریەوە سەیری ئەو بابەتە بکەین یعنی بۆ خۆی ئیسلام کە ئاینێکی تازە بۆ کاتە لە نیوە دورگای عەرەبیە ئاتاج بەمە بوو یعنی پێویستی بوو دەبوو ئەو هیجرەتە بکرایە بۆ ئەوی ئەم ئاینە بەپێی قۆناغبەندی هەنگاوەکانی خۆی بنێ و خۆی تەڕحکا دوجار بۆ ئاستە کۆمەڵایەتیەکە و لەسەر ئاستی گشتیش لە بەرامبەر ئاینەکانی تردا ئەو قۆناغی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام لە مەککەیە قۆناغی بوو ئیتر وەستا ئین لەوە زێتر بواری هەنگاونانی نەبوو کە دوای ئەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم توانیتی نخبەیەک پێ بگەێنێ کۆمەڵێک قیادە و کەوادر و کەسایەتی و دوعاتی بەرز و خۆگر و کۆڵنەدەر پێ بگەێنێ بەڵام ئالێرەیە ئەم قۆناغە کۆتایی پێهات بۆیە ئەبوو پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام با بڵێن ئاینی ئیسلام ئەمشێتە قۆناغێکی ترەوە ئەو قۆناغە بۆ ئەوی دەرکەوە و بروسکە چونکە لەو تا لە مەککەیا بووایە لەوە زێتر بروزی ناکرد بەڵام کە چۆمە دینەوە بروزی کرد وەکوتم یەکەم بوو بە هێزێکی باڵادەست لە مەدینە و دەوروبەریە دروستکردنی برایەتی دروست نووسینەوەی دەستور و هەروەها لەوێش تەکمیلە بوو پاشان لەوێ هەنگاوێک بوو ئیتر بوو بە پەنای موسڵمانان لە هەر شوێنێکەوە موسڵمانان لە شوێنێک ئەزیەت درانایە تادایەکیان لێ بکرایە مەدینە هەبوو ئەڕۆشتن بۆ ئەوێ بوو بە مەرکەزی قووەت مامۆستا هەڵەبجە لای نووسەر کا کامیل مەحموود کا کامیل ئەگەر گوێت لە دەنگمانە بەخێراتن دەکەین کا کامیل هیجرەت بۆ خۆی لە ڕوویەکی ئەوەی کە بە شێوە تەقلیدەکەی وەک سەرەتا چوینە ناو بەرنامەکەوە باسمان کرد بە شێوە تەقلیدەکەی ساڵانە ژمارەیەک زیادەکە لە ڕۆژمێری مسڵمانان ئایا لە ڕووی مانە و ناوەڕۆکەوە ئەکرێ بڵێن هەر تەنها ئەمەیە یاخود پەیامێکی تری پێ یاخود ناوەڕۆکێکی تری هەیە بۆ مرۆڤایەتی لەسەر زەویدا و بە تایبەتیش لەو قۆناغا کە سەرەتای سەرهەڵدانی بوو و دەستپێکەکەی ئەو کاتە بوو ئێستش لەناو واقع و دەرهاویشتەکانی و کاریگەریەکانی ئاژین والله بسم الله الرحمن الرحيم سەرەتا سڵاو و ڕێزمەیە بۆ میوانە بەڕێزەکەت ماوەستە نازم و بۆ بینەرانی بەڕێز بۆ جەنابیشت پیرۆزباییشەکەم بە بۆنەی سەری ساڵی تازەی ئیسلامیەوە
دیارە مامۆستارم ڕووداوی کۆچ ڕووداوێکی ناوازە لە مێژووی ئیسلام و لە ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. کۆچ پێویستێکی حتمی بوو لە ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە ئەبوایە ئەو کۆچە بکرایە، ینی پێش ئەوەی کەوا کۆچ بفەرمێەوە لە مەککەوە بۆ مەدینە هەوڵی تر هەبوو بۆ ئەوەی مەککە بەجێ بهێڵێ، چکە بەڕاستی دوای 13 ساڵ دەعوە و هەوڵدان لەگەڵ سەرانی قوڕەیش و لەگەڵ خەڵکی قوڕەیشا لەگەڵ خەڵکی مەککە دەرکەوت کە مەککە شوێنێکی بەپید نییە بۆ داوەکەی، هەر ئەوەندەی لێ هەڵ ئەسوڕێکە ئەو کۆمەڵە خەڵکە لە دەوری کۆبوونەوە کۆمەڵی خەڵکی دڵسۆز، کۆمەڵی خەڵکە دروست کرابوون بۆ ڕۆژە سەختەکان. بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هەوڵیدا شوێنێکی ئامین، شوێنێکی تر بدۆزێتەوە بۆ ئەوەی کەوا بانگەوازەکەی تیا باتە قۆناغێکی ترەوە. ئەویش هەوڵی یەکەمی هەوڵەکانی بوو کە لەگەڵ خەڵکی تائیفا دایکە ڕۆیشت بۆ تائیف و نزیک بە 10 ڕۆژ لەوێ مایەوە لەگەڵ سەرانی گەورەترین هۆزی تائیف کە سەقیف بوو لەوێ کۆبوویەوە، بانگی کردن بۆ ئیسلام، ڕێنمونی کردن، بەڵام ئەوان وەڵامیان نەدایەوە و ئازاریانداوە لەگەڵ سەرانی تری هۆزەکانی تریشی ناو تائیفی شەر بە هەمان شێوە، بەڵام ئەوان دوجار خەڵکە نەفامەکە و کۆیلە و مناڵیان تێهاندا و ئەوە بۆ ئازارێکی زۆری پێغەمبەریاندا عەلەیهی سەڵات وەسەلام. بەڵام ویستی خوای گەورە وا بوو کە لە ناو مەککەی پیرۆزە خەڵکێکی تر، خەڵکێکی ڕێنمونی کرا و خوای گەورە فەراهەمی هێنابوو بۆ ئەوەی هیدایەت وەربگرن، بێنە بەردەستی پێغەمبەر، بێنە شارەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە مەوسیمی حەجە و لەوێ کۆمەڵێکی باشیان ئیمانی پێبێنن کە ئەویش ئەوە بوو خەڵکی یەسریب بوو لە بەیعەی عەقەبەی یەکەم و دووەمە ڕێکەوتن لەگەڵ پێغەمبەرە، پەیمانیان پێدا، بەڵێنیان پێدا، بەڵێنێکی بە زمانی ئەمڕۆ ڕێکەوتنامەیەکی استراتیژیان کرد کە ئەگەر ئەم پێغەمبەرە عەلەیهی سەڵات وەسەلام مەککە بەجێ بێڵێت و بێتە مەدینە ئەوان ئەبنە پشت و پەنای و لەوێ قەوارەیەکی بۆ دروستەکەن و لەوێ هێزێکی بۆ پێگەهێنن. ئەوە بوو ئاواتی پێغەمبەر، ئامانجی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هاتە دی و هیجرەتی کرد بۆ مەدینە. ئەمە حەدەسەکە بوو، ئەمە ڕووداوەکە بوو، بەڵام لە ڕووی ئەوەی ماناکانی کاکامیل بۆ بینەران ڕوونی بکەیتەوە مانایە لە ڕووی جەوهەرەوە پەیامی هیجرەت چی بوو بۆ مرۆڤایەتی؟ طبعا پەیامی هیجرەت دیارە، هیجرەت مەفهومێکە لە ناو مێژووی ئیسلامیە کە دەلالەتی خۆی هەیە و لە ناو ئاەتەکانی قورئانی شاباز لە هیجرەت کراوە. هیجرەت حاڵەتێکی ئیسلامیە، قۆناغێکی ڕاگوزەرە لە ئیستیضعافەوە بۆ تەمکین، لە لاوازیەوە بۆ بەهێزبوون، ئەوەیشی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام نمایشی کرد بۆ مسلمانان و بۆ مێژووی ئیسلام کە تا ئێستای مەشانازی پێوەکەین، ئەو بوو کە مسلمانان و پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە مەککە ئەچەوسێنرانەوە و ئازار ئەدران و داوەکەی نەئەچووە پێشەوە لەوە زیاتر. بۆیە قۆناغی دووەم هاتە پێشەوە کە قۆناغی بەجێهێشتنی ئەو وڵاتە بوو، مەککە بوو، ئەو شارە بوو. دیارە ئێمە وەشمان لەبیر نەچێت کە کۆچ سنەتێکی داوەیە، سنەتێکی پێغەمبەرانە، ینی پێغەمبەران بە درێژایی مێژوو پێش پێغەمبەری ئیسلام عەلەیهی سەڵات وەسەلام و سەلام لە پێغەمبەرانی تر هەمویان دووچاری ئەو کۆچە بوون. ئیبراهیم باوکی پێغەمبەران کۆچی کرد، ئینی مهاجرون ئیلی ڕەبی، پاشان موسا کۆچی کرد، پێغەمبەرانی تر دووچاری کۆچ بوون. نقطەی جیاکەرەوەی کۆچی پێغەمبەری ئێمە عەلەیهی سەڵات وەسەلام لەگەڵ زۆربەی پێغەمبەرانی ترا کە کۆچ کراون و گەلەکانیان دەریان کردوون و یان لە گەلەکانیان بەجێهێشت و ئەوەیە کە کۆچی پێغەمبەرانی تر لە زۆربەی حاڵەتەکانە گەیشتن بووە بە بنبەست، یعنی کۆتایی مەشهەدەکە بووە و دوجار بە تیاچوونی ئەو گەلەکانیان و ئەوانەی کەوا پێغەمبەرەکانیان بۆ هاتووە بەوە تەواو بووە. بەڵام لە کۆچی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کۆچێک بوو دەستپێکی ڕووداوەکان بوو، یعنی سەرەتای حاڵەتەکە بوو، نەک گەیشتن بێت بە بنبەست، بەڵکو قۆناغی بەهێزبوونی حاڵەتە دینیەکە بوو کە ئەویش بانگەوازی ئیسلامی بوو. لێرەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ڕێچکە و ڕێبازێکی داهێنا بۆ مسلمانان، بۆ باوەڕداران کە ئینسانی مسلمان، ئینسانی باوەڕدار ئەبێ لە پێناوی
ڕێباز و مەبدەەکەی خۆیان قوربانی بدا، قوربانی بە گیانی خۆی، بە ئیسراحەتی خۆی، بە وڵاتی خۆی، بە خۆشەویستترین شوێنە کەتیا لەدایک بووە. بیرمان نەچێت کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام مەککەی زۆر خۆشویستووە، کە کاتێکیش کە هیجرەتی کردووە لای کردوێتەوە بە ئەسەفەوە توێتی ئەگەر گەلەکەم دەریان نەکردمایە وەڵڵاهی بەجێم نەئەهێشتی، چونکە تۆ خۆشەویستی لە لای خوا و خۆشەویستی لە لای منیش. ئابەم شێوەیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام خاک و وڵاتی خۆی بەجێ هێشتۆ و ڕووی کردوتە غوربەت لە پێناوی مەبدە و لە پێناوی ڕێباز و لە پێناوی بانگەوازەکەی. ئەمە پەیامێکە بۆ ئیمانداران. بێگومان کاکامیل ڕاستە ئەو فەرمودەیەشەیە پێغەمبەر درودی خوای لێبێ دوعایەوەشی کردووە کە خوای گەورە چۆن مەکەی لا خۆشەویست کردووە مەدینەشی لا خۆشەویست کردووە. بەر لەوەی ینی بینە لای بەڕێزت مامۆستا نازم ئاماژەی بەوە کرد کە بۆ خۆی هیجرەت قۆناغێکی تری تەواوکاری ئاینی پیرۆزی ئیسلام و هەر لەوێش تەواوکاری ئاینی ئیسلام و قورئان کۆتا ئاەتەکانی قورئان هاتە خوارەوە. یعنی بۆ خۆی ئەمەش پێداویستی گەشەکردنی ئاینی پیرۆزی ئیسلام و کە ئاینێکی تازە بوو لەو کاتا لە نیوە دوورگەی عەرەبیە. بەڵێ بەتاکی دوایە مامۆسارم ئیسلام بۆ خۆی کە هاتووە ئیشی لەسەر سێ باز نەکردووە، سێ بوار کردووە، بازنەی ئینسان وەکو ئینسانەکان و بازنەی دەوڵەت و بازنەی پاشان حەزارەت وەکو توێژەران و نووسەران باسی یەکەن. بازنە یەکەمەکە کە بازنەی دروستکردنی ئینسانی مەبدەئیە، ئینسانی خاوەن ڕێبازە، ئینسانێکە کەوا بتوانێت میحنەت و مەشەقەتەکانی داهاتووی ئەم ڕێبازە ئەم داوایە هەڵبگرێ. ئەوە بوو لە ناو مەکەیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کۆمەڵێک خەڵکی ناوازەی دروست کرد، کۆمەڵێک خەڵکی پەروەردە کرد کە بتوانن ئەم قۆناغەت بەجێ بێڵن و بگەنە قۆناغێکی باشتر و بە قووەتتر. بەڵام کاتێک کە زانی ئەم کۆمەڵە کەسە باوەڕدارە تیا ئەچن لە بەدەستی نەیارەکانیان و دوژمنەکانیان و مشریکەکانەوە، قۆناغی دووەم ئەوە بووکەوا گەڕا بە دوای ئەوەی کەوا بوقعەیەکی کە بدۆزێتەوە، بوقعەیەکی ئامین بۆ ئەوەی قەوارەیەک و هێزێکی تیا کۆ بکاتەوە و قەوارەیەکی سیاسیشی تیا دروستکا کە بریتە لە دەوڵەت. ئەوە بوو کە ڕۆیشتە مەدینە، لەوێ ئەو دەوڵەتەی دروست کرد، ئەساسێکی بۆ دامەزران، هێزی بۆ پێکەوەنا، دەستورێکی بۆ دروست کرد، مەبادیئی دەوڵەتی تیا لە دەستورەکەی خۆ دیارە هەمومان ئەو دەستورەی مەدینە ئەزانینکەوە چۆن دەستورێکە، دەستوری مواتەنەی بۆ خەڵکی مەدینە کە هەمووشی مسلمان نەبوو، جوولەکەی تیا بوو، خەڵکی تری تیا بوو، هێشتا مسلمان نەبوو بوو، خەڵکی مسلمانی تیا بوو. بەڵام پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بناغەی دەوڵەتێکی بەهێزی دروست کرد. لە بازنەی سێما کە دێتە سەر ئەوەی کەوا دەوڵەت عادەتەن کاتێک کە بەهێزە بێ، بە تایبەتیش دەوڵەتێکە بنەمایەکی دینی هەبێ، ئەو کاتە پەلها ئاوێ بۆ ئەوەی کەوا حەزارەتێکی گەورەی لێ بکەوێتەوە، چونکە هەمومان نەزانین حەزارەت و شارستانیەت بنەماکەی بریتە لە عادات، لە دین، لە کللتور، لە دەوڵەت، لە هێز، لە قووەت، لە هەموو ئەو شتانەی کەوا ئینسانەکان ئینتاجی بیرکردنەوەی ئینسان هەموو ئەمانە دوجار حەزارەتی لێ ئەکەوێتەوە. ئیسلام بۆ خۆی وەکو دین موئەهەل بوو بۆ ئەوەی حەزارەتێک دروستکە و پاشانیش ئەو کۆمەڵە سەحابیە، ئەو کۆمەڵە مسلمانەی کە لە مەکەوە هیجرەتیان کرد بوو و پاشانیش کۆمەڵێ لە مەدینەیەکان کە بوونە ئەنساری ئەوانە، هەموو ئەوانە دەستەیەک دروست بوون، کۆمەڵێک خەڵکی مەبدەئی دروست بوون کە ئامادە بوون لە پێناوی داوای ئیسلامیە گیانی خۆیان ببەخشن. چونکە بەڕاستی ئێمە گەر قسە لەسەر سروشتی مامۆستا نازم دواترە گەڕێمەوە لات مامۆستا ئەکرێ بڵێن یعنی هیجرەت زیاد لە خوێندنەوەیەکی تری بۆ کرێت لەوەی کە تێگەیشتووی؟ خۆی هیجرەت بەو معنای کە قۆناغێکە لە تەکمیلەی بەرنامە و ئاین چوەکو ئاین هیجرەت بەشێکە لە تەکمیلە و تەواوکەریەوە، چوەکو هەر پرۆژە و بەرنمەیەکیش هەبێ ئیلا بەبێ کۆچکردن زۆر جار جێی خۆی نەکردوێتەوە. بۆیە ئێمە لە کاتکە کە باسی کۆچەکەین تەنیا ئەو دیۆی باس ناکەین وەکوتمان تەنیا ئازادی بێ لە دینداریە، یان بۆ ئەوە بێکەوە مسلمانان لەوێت چەوسێنراون تۆ بچنە شوێنێک نەچەوسێنەوە، بەڵکو لە کاتێکا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام چۆ مەدینە کۆمەڵێک ئاياتی تر تەماشای ئاەتەکانی قورئانکەی ئەمە ئاەتە مەکیەکان جیایە، سوورەتە با بڵێن سوورەتە مەکیەکانی ئاەتە مەکیەکان جیایە، سوورەتە مەدەنیەکان جیایە، ئاەتی ئەحکام دابەزی. مەسەڵەن خوای تەعالا وما أرسلناك إلا رحمة للعالمين، يعني وردە پەیامی عالمیەتی ئیسلام، پەیامی ئینسانیەتی ئیسلام، هیجرەتیش پەیامی ئینسانیەتی، نەک تەنها بۆ قەوارێ بێ بۆ بڕوادارە
بەڕاداران دروست وێ لە مەدینە و کۆتایی دەم خۆش یعنی ئینسانیت دەرکەوتنی ئینسانیت لە هیجرەت تا دەرکەوت مەکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەکاتێکا چووە مەدینە پێکەوە ژیانی دروست کرد ئیتفاقی دروست کرد لەگەڵ جوولەکەکانە لەگەڵ مشریکەکانە لەگەڵ هەموو هۆزەکانە ئیتر بە موسڵمان و غەیرە موسڵمان بۆی پێکەوە قەواریچیان هەبێ ئاساییشیان هەبێ ئابووری و ژیانیان هەبێ بتوانن پارێزگاری لێ بکەن و هیچ هێزیشی دەرەکی نەتوانێت تەعادایان لێ بکات و دەستدرێژی بکاتە سەریان بەڵکو لێرەیە قۆناغێکی زۆر گرنگ کە لەوێ لە هیجرەتا دەستی پێکرد دانانی پلان و بەرنامە بۆ دەرەوە مثلا لە جەنگی خەندەقا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە کاتێکا ئەحزاب با بڵێن هێز و هۆزەکانی ئەو کاتەی عەرەب ئەیانویست بێنە بە قیادەی قوڕەیش و بە پیلانی جوولەکە بدەن بەسەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئاسەوار و شوێنی نهێڵنەوە پێغەمبەری خوا سەڵڵەڵهو عەلەیهی وسەلەم لەو کاتێکە خەندەق کە هینەکەی لێدا ئەو خەندەقەکەی لێدا چەکوشەک لە کاتی چەکوش وەشاندنە پێغەمبەری خوا سەڵڵەڵهو عەلەیهی وسەلەم فەرمی موژدەتان بێ خوای تەعالا چەند موژدەیەکی داپێم ئەم دینەی من ئەگاتە هەر شوێنێک کە ڕۆژی لێ هەڵبێ ڕۆژی لێ ئاوا بێ مەسەلەن باسی تاجی کیسرای کرد باسی کۆمەڵێک شتی لەمانە کرد کە لەو کاتیان موسڵمانان لە ترسا بوون لە بێتاقەتیا بوون ئەترسان ئەحزاب و هۆزەکانی عەرەب دەن بەسەریانە نەیان هێڵنەوە لەولاوە پلان و ئەمڕەی جوولەکە ئومێدی بەخشیەوە و تاوان پێغەمبەری خواش عەلەیهی سەڵات وسەلام وما ينطق عن الهوى باش ئینی لە خۆیەوە قسە ناکات زۆر باشە مامۆستا بۆ تەواوکاری پرسیارەکەی ترم ئێستا خۆتە زانی ژیانی کۆمەلگا گۆڕاوە گۆڕانکاری لە ژیان و لە ژیارە دروست بووە یاعی بڕواداران خاوەنی کیان و قەوارە و دەسەڵاتێک نین پێویستە بڕوادارانیا با ڕاستەوخۆ بڵێم بێداری ئیسلامیەوەی کە لە جیانی ئیسلامیەوە لە بەشە لە وڵاتە ئەوروپیەکانیشا ڕنگدانەوەی هەیە و کاریگەریشیانەیە و چالاکی و جموجوڵیانەیە پێویستە ئەمانە چۆنەڵی تێزەکانی هیجرەت لە خۆیانە جێبەجێکن و بتوانن کار لەسەر ئەوە بکەن کە هیجرەت و ماناکانی هێشتا واقعەتی ماوە و ئەتوانرێ ئیش لەسەر بکرێت خۆی ئەمە منیشی پرسیارێکی گرنگە پەیوەندی بە دەرەجە یەک بە زانایان بە بیرمەندان بە سەرکردایەتی بزافی ئیسلامی یان با بڵێن زانانی ئیسلام عولەمای ئیسلام پەیوەندی بانەوە لە کاتێکە چونکە ئیسلام بۆچی فتوا و شتی نوێ بکەن ئەجا باستی بەعرستی ئەبین لە شوێنێکە لە جوغرافیایەکە لە بوقعەیەکە هیچ مەجالێک نامێنێ توانای داوا و بانگەواز بۆکو پێویست نییە ناتوانێت ئەو ئەرکەی پێویستە بەجێ بێنێ ئەچەوسێنرێت و مافی پێشێ دەکرێت بەڵام ئەبینی بۆ نمونە وڵاتانی ئەوروپا ئەمڕۆ کە دوعاتێکی زۆر ئەڕوا لەوێ لە وڵاتی چووکو لە وڵاتانی ئەوروپا ئازادی بانگەواز هەیە پێگەیانی تاکەیە خەڵک کاریگەری لەسەر کۆمەلگا هەیە زۆر زەروریە بانخوازەکان لە کاتێکە بانخوازێک لە شوێنی خۆیان لە وڵاتی خۆیان نەیتوانێت ئەرکی خۆی جێبەجێ بکە هیجرەت کە بڕوا بۆ شوێنێک کە بانگەوازەکەی بگەێنێ ئیمڕۆکە ئەوەی کە هیجرەتی ئەوروپا بۆ بەڵێ بەشێشی پاڵنەری ئاینی تیا بووە ینی مسلمانان بۆی بانگەوازی ئیسلامی بڵاو بکەنەوە بیگەین بە وڵاتان مەسەڵەن ئێستا وڵاتانی ئەفریقیا بینین دوعاتی زۆری لێ وڵاتانی ئەوروپا بەگشتی ئەوروپای شەرقی بە ئەوروپای غەربی بە دەرەجە یەک کە هەیە لێرێ ئەم مسلمانانە لەوێ کاریگەریەکی گەوریان دروست کردووە ئەمە بەشێکی ئەی بەشەکەی تری لە وڵاتانەی کە ناویان وڵاتی ئیسلامی ئەو وڵاتانی کە ناویان وڵاتی ئیسلامیە لێریان هیجرەت بەو معنایە دوو معنای هەیە بەردەوام هیجرەت ئاگامان لێبێ خوای تعالی لەسەر زبانی ئیبراهیم عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ ئینی مهاجر إلی ربی سەیهدین من ئەڕۆم بۆ ئەو شوێنی کە خوای تعالی پێی خۆشە و ڕێنمایی ئەو شوێنەش مەکە لێرە ئەبێن مسلمانان لە یەک قاوەغێکا نەمێننەوە ئەمە زۆر گرنگە یعنی هیجرەت لە فەرمودەیەکە فەرمێ ئەن تەهجر ما کەریه ربک هەر شتێک بێشەرعی تیا بوو جێی بێڵەمە هیجرەتە وەکو ئیبن القەیم بە تەفسیل باسی ئەوەکە کە هیجرەتێک هەیە پێوترێ هیجرەتی عاریفانی پێڵێن یا عرفانی بەو معنای خۆپێگەیاندن خۆ دروستکردن خۆ دوورکەوتنەوە لە گوناه لە تاوان تەوبەکردن ئیمڕۆکە ئێمە هەوڵدەین کاریگەریمان هەبێ لەسەر کۆمەلگا لەسەر تاکانی کۆمەلگا لە ڕووی داعوە و بانگەوازەوە و هەروەها لەگەڵ حتا سوڵتەی سیاسیە بتانی بە جۆرێ لە جۆرەکان کاریگەری لەسەر دروستکەی بۆ کەمکردنەوەی خراپە فەساد و باشکردنی وەزعی کۆمەلگا ئەمە بەشێکە لە هیجرەت واتە خۆدارنین لە گوناه و تاوانیش بۆ خۆی هیچ بەشێکە لە هیجرەت خۆدارنین لە گوناه لە تاوان لە خراپە ئیتر داڕنینی بەرامبەر بێ یان داڕنینی خۆت بێ ئەمە هیجرەتە کەواتە مەفهومی هیجرەت بەشێکیان جێهێشتنی جێگە و ڕێگە و
و شوێن و زەوی و خاکە بەشێکشیان خۆ دروستکردن و دوورکەوتنەوە لە گوناه و تاوان و خراپەیە کەواتە ئەمە هەردووشیان حتى تمشاكا پیغمبر فرمي صلى الله عليه وسلم لا هجرة بعد الفتح ولكن جهاد ونية يعني دعاء فتح مكة هجرة نما بو چکە مەکە و مەدینە چوونیە گاستێکەوە لە هەردووشیان فتح کران و ئەمن و ئاسایشی تیا ئەو فەرمودەیە تەنها فۆرمە بۆ تایبەتە بە حاڵەتێکەوە ئەو کاتی مسلمانانەوە بەڵام جیهاد و نیەت یعنی یەکەم نیەتت باش بێ نیەتی چاک دووەمیش لە شوێنێکا جیهاد بوو جیهاد بکە کەواتە مەسەلەی هیجرەت بە حاڵەتێک تایبەت نیە بە حاڵەتێکی تایبەتەوە یان تایبەت نییە بە ئومەتێکەوە یان تایبەت نییە بە منتیقەیەکەوە و تا ڕۆژی قیامەت هیجرەت هەیە بەڵام بە پێی زەما شوێن جێگە هەلومەرجی سیاسی حتا ئابووری کۆمەڵایەتی گۆڕانی بەسەر بەڵێ دەست خۆش مامەساچمەوە لای کاکامیل ئەو پرسیارەم لە بەڕێز مامەسا نازمیش کرد ئایا ئەم گۆڕانکاریە ژیانی و ژیاریەی لە جیهانە ئێستا دروست بووە ژیانی خەڵک گوزەران گۆڕانکاری بەسەرهاتووە ئەوەی مامۆستا باسی کرد تەنانە لە ڕووی معنەویەوە یا لە ڕووی ڕوحیەوە کە ئینسان خۆی لە گوناه و تاوان دابڕنێ ئەمە جۆرێکە لە هیجرەت لە تاوانەوە بۆ بێتاوانیا بۆ چاکەکاری و جۆری دووەمیان بەجێهێشتنی ناوچەیەکی جوگرافیایە ئەمڕۆ چۆن ئەتوانرێ قسە لەسەر ئەوە بکرێت کە واقعی مسلمانان کە بیرەوەری و یادی هیجرەت بەرزە نرخێنن ئەمانە ڕنگدانەوەی هەبێ لە واقعی ژیانی خۆیانە چۆن ئەتوان قسەی لەسەرکەن کاکامیل گوێت لە دەنگمە ئەچمەوە لای مامۆستا نازم مامۆستا وتمان زیاد لە تێگەشتێک شەیە ئێمە ئەگەر قسە لەسەر ئەوەش بکەین بڵێن ئایا مسلمانانی کوردستان چۆن ئەتوانن یاد و بیرەوەری هیجرەت بەرز ڕابگرن زۆر گرنگە ئێمە لە کاتێک کە باسی یاد ئەەکەین جیایە لەگەڵ هیجرەتە وانە هیجرەت پرۆسەیەکی عملیە کردداریە لە ئەرزێکەوە بۆ ئەرزێشتر بەڵام ئەوەی کە ئەمڕۆ کە هەیە لە کوردستانە ساڵانە مسلمانان یادی هیجرەت ئەکەنەوە و وەکو مناسبەیەکی گەورە ئەمە خۆشی و شادە دەربڕن ئەمە پێویستی هین جێگەی خۆیەتی یادکردنەوەکە جێگەی خۆیەتی بە شەرتێک بۆ هۆشارکردنەوەی مسلمانان بێ مناسبەیەک بێ ئیسفادەی لێ بکرێ لەو مناسبەیە باسی ئیسلام بکرێ ئەحکامەکانی ئیسلام شریعەت خۆ بە دوور بگیرێ لە هەندێک دابوو نەرێت و بیدا و واروها گوناه کە لە مناسبات تا دروستە بێ ئەبێ ئەمە خۆمانی لێ پارێزین لەوانە ئەمە ئەگەر ئەمجار دوای ئەوە تەنیا مناسبەیەک نەبێ یعنی ئێمە هیجرەت دوات تەماشای نەکەین ساڵانە دووبارە بێت وەکو لە پێشەوتت ڕۆژمێرێک دەرەکەین و ئێستا حاڵی هیجرەت خۆی لە کاتێکە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کۆچی کرد مسلمانان لە عەهدی عومەری کوڕی خەتاب خوا لێ ڕازی بێ کردی سەرەتای قۆناغێکی مێژووی یعنی قۆناغێکی مێژووی بوو مسلمانان لەوێ مێژویان دەستی پێ کرد لە هیجرەتەوە دەستی گۆڕانێکی لەوەی باسی ئیمامی عومەرت کرد ڕەزا و ڕەحمەتی خوای یەک پرسیار لێ بکەم لەوانەیە هەندێک کەس ڕەخنەوە بگرێڵێ بەر لەوە ئەی پێغەمبەر صلی الله علیه وسلم و ئیمامی ئەبوبەکر بە چ ڕۆژمێرێ کاریانە کرد خۆی قۆناغی بوو قۆناغی داوە چکە لە سەردەمی عومەر عەلەیهی سەڵات وسەلام قۆناغی دەوڵەتداری بوو قۆناغی ئیدارەدان بوو قۆناغی مەوسیمی حەج بوو ڕۆشتن بۆ حەج حتا ینی بۆ نمونە ئەماڵم دەیان بە جیهاد و غەزەوات و ویلایەتەکان ئەمانە بە چی کاریان کردایە یا ئەو بچوونە سەر ڕۆژمێری ڕۆم ینی با بڵێن ئەوەی کە ئینگلیزی پێڵێن بچوونە سەر ڕۆژمێری ئەوان بۆ مامەڵیان کردایە خۆیان ڕۆژمێریشاندانەواتە ئەمە ئیسلام حەزارەت و شارستانێکی سربەخۆی خۆیەتی کامیلە شامیلە هەموو شتێکی هەیە بۆیە مێژووی سەرەتای مێژووشیان ینی هیجرەتیان کرد بە سەرەتای مێژوو ئەوەیان کرد بە قۆناغێک بۆ ئەوی ساڵی یەکەم و دووەم و سێەم و چوارەم و پێنجەم و هەروەها بۆ ئەوەی کە مسلمانان مەبەسمەوە یعنی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ ئیمامی ئەبوبەکر خۆ ئەوانیش سەردەمی دەوڵەت بۆ ئەوان زیاتر بە ڕۆژمێری زاینی کاریان نەکرد بەتەکید ئەوان ئەو کاتە لە دایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم کرێم و کە زانە 570 میلادی باس وای بەتەکید یعنی بەوە کاریان نەکرد بەتەکید کارکرا بۆ چکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە کاتێکا لە مەکەیە بووە ئەمری پێکراوە چی بە داعوە و بانگەواز بەڵام ئایا لەو کاتەیە هەر لە ناو کەعبەیە 360 بتی تیانە بوو
ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پتیلادا لەبەرەوە کۆمەڵێک گۆڕانکاری عادەت و تەقالید و نەریتی کۆمەڵایەتی هەبووە کە ئەو کاتە قوڕەیش و کۆمەڵگەی جاهیلی ئەوێ کاریان پێکردووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەیگۆڕیوە لەسەر ئەوە ڕۆشتووە بەڵای پێویستی خۆی وابزانام ئێستا کا کامیل دەنگەکە چارەسەر کرا کا کامیل گەری گوێت لێم بێ مامۆستا ئەو پرسیارەشم لە مامۆستا نازم کرد ئایا ئێستا کە دنیا گۆڕانکاری بەسەرا هاتووە مسلمانان کە خاوەنی کیان و دەوڵەت نین چۆن ئەتوانن یاد و یاخود بڵین بیرەوەری هیجرەت لە ژیانی خۆیانە مسۆگەر بکەن و کارێک بکەن بەوەی کە بزانن هەمیشە لە ناو مانە و مەدلول و دەرهاویشتەکانی هیجرەت تا ژیانەکەن. طبعا هیجرەت هەتا ڕۆژی قیامەت بەردەوامە، ینی هیجرەت شتێک نییە کۆتایی بێت. هیجرەت بۆ مەدینەی منەوەرە ئەوە کۆتایی هاتووە کە ئەویش تەواو کاتێک کە فەتحی مەکە کرا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە ئەفەرمێ لا هیجرەتە بعد الفتح، ئیتر مەدینە مەکەش بووەتە شارێک وەکو مەدینە و پایتەختی ئاینی دەوڵەتی ئیسلامە. لەوێ هیجرەتی ئەو جۆرە هیجرەتە کۆتایی دێ، بەڵام بە شێوە گشتیەکەی هیجرەت تا ڕۆژی دوایی یاخود ڕوونتر بڵین باشتریش بڵین تا ئیستیضعاف هەبێ، تا چەوسانەوە هەبێ، تا زوڵم و ستەم هەبێ لەسەر زەویە هیجرەتیش بەردەوام هەبێ. ئەمەش فەرمانێکی قورئانیە. قورئان کە کاتێ باز لەو کەسانەیە کە ئیستیضعاف و چەوسانەوە و زوڵم قبوڵەکەن کاتێک کە ڕۆحیان ئەکێشێ مەلایکەتەکان لیان ئەپرسن بۆچی ئەوە حاڵتان بوو، ئەڵێن كنا مستضعفين في الأرض، پیانە وتێ ئەلم تكن أرض الله واسعة فتهاجروا فيها فأولئك مأواهم جهنم. يعني هەڕەشێکی گەورەیە قبولکردنی چەوسانەوە، قبولکردنی زوڵم و ستەم نابێت لەلایەن ئینسانی خاوەن باوەڕ و خاوەن مەبدەئەوە هەبێت. ئەبێ ئینسان لە کاتێکا کەوا توانای ئەوەی نەبووکەوە لەو شوێنەی خۆیان گۆڕانکاری دروست بکە و چەوسێنرایەوە و زوڵمی دەکرا و بە تایبەتی نەیتوانی شەعائیری دینی جێبەجێ بکە، عیبادەتەکانی جێبەجێ بکە، داوای خۆی بکە، فەرزە لەسەری واجبە لەسەری کە ئەو شوێنە جێبیێڵێ و کۆچ بکات. بەڵام ئەوشمان لە یاد نەچێ بە تایبەتی لەم سەردەمەی ئێستا کە بەجێهێشتنی وڵات و کۆچکردن زۆر بووە، ڕەو زۆر بووە، خەڵکی وڵاتی ئیسلامی بۆ تەکمیلەی وەڵامەکەت بەڕێز مامۆستا نازم باسی لەو فەرمودەیە کرد لا هیجرەتە بعد الفتح. ئایا هیجرەت بۆ خۆی کۆتایی پێ هاتووە یاخود لە قۆناغێکا وەستاوە ئەو فەرمودەیە مەبەست پێی چییە؟ فمنەوە فەرمودەیە لە سیاقی زەمەنی خۆیان پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرموویەتی بریتیە لە هیجرەتکردن لە مەکەوە بۆ مەدینە. کاتێ پێغەمبەر صلی الله عليه وسلم هیجرەتەکا بۆ مەدینە و هیجرەتکردن ئەبێتە واجب لەسەر باوەڕداران کە لە مەکا بوون و ئەبێ هەمووی هیجرەتکە. دوای ئەوە کە مەکە فەتح ئەکرێ و مەکە ئازاد دەکرێ و کاتەی تر پرۆسەی هیجرەت بۆ مەدینە کۆتایی پێدێت، چونکە تر هیجرەت لە شوێنێکەوە کە کوفر باڵا دەستەتەیە کە چەوسانە و زەلالەت تێایە بۆ شوێنێکی ئامین و مطمئین ئەوە واجبیەکە کە ئەبێ مسلمان ئەدای بکە. بەڵام کاتێک کە ئەو شوێنە ئازاد دەکرێەوە چەوسانەوە کۆتایی پێدێەوە ئیستیضعاف نامێنێ و دەسەڵاتی مسلمانان بەرقەرارە بێ و کاتەی تر هیچ مبەڕیرە بۆ هیجرەت و بۆ کۆچ نابێ. بۆیە حەدیسەکە تایبەتە بە کۆچکردن لە مەکەوە بۆ مەدینە. بەڵام بە شێوە گشتیەکەی وەکو وتمان هیجرەت باقیە هەتا ئەو کاتەی کەوا مسلمانان ئەگەنە ئارامی و جەوێکی دڵنیایی و ژینگەیەکی ئارامیان بۆ پەیدا بێ لەو کاتەیە هیجرەتیان لەسەر نییە. بەڵام لە شوێنێکا کە نائارامن و ناتوان شەعائیر و مەراسیم و طقوساتی دینی خۆیان و داوای ئیسلامی و دینی خۆیان جێبەجێ بکەن نابێ لەو شوێنە بمێنەوە، بەڵکو ئەبێ کۆچ بکەن و ناوچەیە کە ناوچەی ئیستیضعاف و زەلالەتە کە مسلمان ئەبێ هەمیشە شکۆمەند بێ، هەبێ هەمیشە سەربەرز بێ و ئەبێ هەمیشە خاوەن عیزەت بێ، نابێ ئیستیضعاف قبوڵ بکە لەو کاتەیە لە هەر کاتێکا بێ و تا ڕۆژی قیامەتەم حاڵەتە هەبێ کۆچکردنیش نەک هەر هەیە بەڵکو واجبە لەسەر مسلمانان کە کۆچ بکەن. کا کامیل ئێستا بۆ نمونە ئێمە باسی واقعی مسلمانان بە گشتیەکەین، باسی سەحوەی ئیسلامی و بێداری ئیسلامی بکەین لە جیهانە. خۆتەزانی بێداری ئیسلامی زیاتر بوعدێکی سیاسی و کاری ڕێکخراوەی و جموجوڵ و چالاکیەیە. ئەی ئیسلامیەکان یاخود بڵێن سەحوەی ئیسلامی بە شێوەیەکی گشتی لە جیهانەوە کە کوردستانیش بەشێکە لەو سەحوەیە، خەڵکێکی تایە، خەڵکێکی بێدارە. پێویستە ئەمان چۆن سوود وەرگرن لەمانە و لە ناوەڕۆک و لە مەدلولەکانی هیجرەت. طبعا هیجرەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام جوانترین و باشترین وانەی تایە بۆ سەحوەی ئیسلامی ئەمڕۆی ئێمە. تەماشای خۆتووە بە خۆتووەی
هەنگاوەکانی پێغەمبەر بکەین لە مەککەوە تا دەگاتە مەدینە لە چەند ڕۆژی پێش گەیشت دەستپێکردنی پرۆسەی کۆچەکەی لێەوە تەماشا بکەین چی کردووە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بە بەرنامەیەکی ورد بە پلان و نەخشەیەکی ورد کۆچەکەی دەست پێ کرد لە مەککەوە و بە ڕێگادا ڕۆیشت و بەو هەموو ناڕەحەتی و مەینەتی و ناخۆشەی کە لە ڕێگا هاتە ڕێگای ئێمە ئەوەشمان لە یاد نەچێت کە ئەمە پێغەمبەری خوایە و هەموو دوعایەکی گیرا ئەبێ و هەموو قسەیەکی لای خوا ڕەواجی هەیە ئەیتوانی داوا بکە لە خوای گەورە کە بە شێوەیەکی تر لە شێوەکان دینەکەی سەر بخاوە دووچاری ئەو میحنەت و ناڕەحەتیە نەبێ بەڵام میحنەت و ناڕەحەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بە تایبەتی لە ناو مەشهەدی کۆچە دەرس وانەیە کە بۆ ئێمە کە ئەم دینە بە میحنەت و بە ناڕەحەتی ئەچێتە پێشەوە پێویستە کاکە قوربانی بۆ بدەیت بە گیانی خۆت بە ژیانی خۆت بە وڵاتی خۆت پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لێرەوە هیجرەتەکە بۆ مەدینە لە مەدینە ئەلێرەیە ئێمە سەحوەی ئیسلامیەکە پێویستە سەیری ئەم دیمەنەی پێغەمبەر بکەن کە ئەگاتە مەدینە لەوێ چی ئەکا یەکەمین هەنگاوێکە پێغەمبەر کە لە ناو مسڵمانانە ئەینێ بریتیە لە یەکخستنی جەبهەی ناوخۆ برایەتی دروستکردن لە نێوانی مسلمانان بە شێوەیەکی گشتی مسلمانانی ئوس و خەجرەج کە پێشتر دوژمنایەتی و ناتەبایی لە نێوانیانە هەبوو برایەتی لە نێوان ئەوانە دروست کرد برایەتی لە نێوان مسلمانان بە عام دروست کرد و هەروەها شەراکەتێکی حتا لە ناو ماڵەکانیانە دروست کرد و تەنانەت هاوڵاتی بوون ژینگەیەکی هاوڵاتی بوونی لە نێوان مسلمانەکان و غەیری مسلمانەکانە جەوێکی تەبایی لە نێوان ئەوانیشە دروست کرد بە تایبەتی لە نێوان مسلمانەکان و جوولەکەکانە ینی جەبهەیەکی ناوخۆی بەهێزی دروست کرد کەوا هەمووی تەبا بێ و هەموو پێکەوە دڵیان بەو قەوارەیە خۆش بێ ئەگەر ئەم واقعە ئێستا دابەزێنین سەر واقعی ئێستای ئەمڕۆی سەحوەی ئیسلامی حرەکاتی ئیسلامی ئەحزاب یاخود ڕێکخراوەکان بەداخەوە ئێمە لە قەیران ئاژین ئێستا قەیرانی ئێستای ئێمە بریتە لە پەرتەوازەی جەبهەی ناوخۆی مسلمانان سەحوەی ئیسلامی پێویستەکە کەوا چاو لە هەنگاوەکانی پێغەمبەر بکە و پێویستەکە کەوا بە هەنگاوەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هەنگاو هەڵبگرێ بۆ ئەوەی ئیسلام بەرێتە ئەو قۆناغەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام سەحابەی پێغەمبەر عەلەیهیم السەلام ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ ئیسلامیان گەیاندە ئەو قۆناغەویش ئەوەیەکەوە جەوی برایەتی و تەبایی لە نێو خۆیانە جۆش بدەنەوە ئەم حاڵەتەی کە ئێستا سەحوەی ئیسلامی تایە لە هەموو عالەمی ئیسلامیەوە بە کوردستانی خۆشمانەوە بەڕاستی جەوێکە بە هیچ شێوەیەک بەو جە و ژینگەیە ناخوا کە پێغەمبەر دوای هیجرەتەکەی بۆ مەدینە دروستی کرد کە یەکەم هەنگاوی وەکو وتمان بریتی بوو لە یەکخستنی جەبهەی داخلی خۆی بەڵام ئێستا بەرەی ناوخۆی خۆمان ڕیزەکانی سەحوەی ئیسلامی بە هیچ شێوەیە هاوشێوەی ئەو یەک ڕیزی و تەباییە نییە کە لەو سەردەمەیە لە سەردەمی میحنەتی مسلمانان کە سەردەمی سەرەتای کۆچ بوو پێغەمبەر توانی بەو یەک ڕیزی و تەباییە بناغەی دەوڵەتێکی بەهێز دروست بکات کە دواتر مسلمانان پەلەیانە کرد مسابقەیانە کرد لەوەی کەوا زوو ئاەتی جیهاد بێتە خوارەوە بۆ ئەوەی لە بەرگریکردن لە خۆ لە قۆناغی بەرگریکردن لە خۆ بچنە قۆناغێکی تر کە قۆناغی تۆڵەکردنەوە و قۆناغی بەدەستێنانەوەی ئەو مافانەیان بوو کە قوڕەیش و مشریکینی قوڕیش پێشێلی کرد بوون بەڵام ئێستا ئەوەی کە ئێستا لە واقعی حاڵی ئەمڕۆی سەحوەی ئیسلامی ئەیبینین بەداخەوە ئەحزابی ئیسلامی لە هەموو عالەمی ئیسلامیە جۆرێک لە منافەسەیەکی نامەشروع لە نێوانیانە هەیە جەوی برایەتی و خۆشەویستی لە نێوان مسلمانانە ئەبینین ئێستا لە کوردستانە هەر لەم ڕۆژانەیە چ چەلەحانێ و چ مشتومڕێک لە نێوان بیر و ڕاجیاوازەکانی ناو بازنە ئیسلامیەکە خۆیە کە هەندێک جار نەیارانی ئیسلامیش دەستیان تێخست و ئاهاتنە ناو قەزیەکە و ئەوەندەی تر جەوەکەیان تەنگەژاویە کردووە دۆخی ناوخۆی مسلمانانیان تێکەدا ئەو ڕەخنەی بەڕێز دەکەم بە پرسیار بۆ مامۆستا نازەم مامۆستا کاک کامیل ڕەخنەی لەوە گر کە سەحوەی ئیسلامی یاخود ڕابوونی ئیسلامی ئەگەر بە شێوەیەکی گشتیاوی بێداریە ئیسلامیە کە لە جیهانەوە لە کوردستانیشە بەداخەوە یعنی ئەو هەنگاوانەی کە لە ناو هیجرەتا بووە پێغەمبەر صلی الله علیه وسلم پەیڕەوی لێکرد وەکو پێویست ئەمان لە ئێستا ناتوانن لە خۆیانە بەرجەستەی کەن و لە کەشێکی پەرتەوازەیی ئاژین بەڕێزت وەکو یەکێک لە سەرکردەکان یا سەرکرد دێرینەکانی ڕابوونی ئیسلامی وە لە سەرەتاکان لە باشووری کوردستانە بوویت وەڵامت چییە بۆ ڕەخنانەی کاکامی خۆی زۆر فەرمودەیەکی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام زۆر جوان بۆ تەحدید کردوین جا ئەوها پێویستمان بەوە هەیە هەڵوەسەی لەسەرکەین پێغەمبەر فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام إنما الأعمال بالنيات وإنما لكل امرئ ما نوى أنجا دعاء فرمي فمن كانت هجرته لحديثك إلى الله ورسوله فهجرته إلى الله ومن كان هجرته لدنيا أن يصيبها أو امرأة ينكحها أما شرح نيتها فهجرته إلى ما هاجر إليه كواتا امرؤك
هیجرەتی مسلمانان حرکات و بزافرە ئیسلامیەکان چییە؟ خۆ دروستکردنە خۆپێگەاندنە مەسەڵ هەیەک لەو تێبینانی کە کاکامیلوتی دوورکەوتنەوەی لە هەندێک بابەتی نابەجێ کە لەم کاتەیە هەنگونجاونی بووان بابەتی خلافی نەک لەسەر خۆی خلاف لەسەر بە میکانیزم و لەسەر ئالێتی جێبەجێکردن جێی خۆیەتی بەڵام خلاف لەسەر کۆمەڵێ بابەتی نەزەری کە زەمەنێکی زۆر بەسەرا ڕۆشتووە کە مەجالی ئیجتیهادە جارێ لە مەجالی ئیجتیهادە بە هیچ شێوەیەک حەسم داوای حەسمکردن کۆتایی پێهێنا هەر دروست نییە بۆ لەبەروی بابەتێکی ئیجتیهادیە بابەتێکی زەنیە عولەما بە خۆیان لە عولەمای کۆنا کۆتایی پێ نهاتووە عولەمای مجتەهیدینی سەردەمی پێشوو ئەمەیان حەسم نەکردو بە چەند ڕایەک ماوەتەوە باش ئەوەی کاکامیل وتی ڕەخنەی گرت باسی لەوە کرد کە ئەو بەراوردەی نێوان هیجرەت و واقعیەتی ڕابوونی ئیسلامی یعنی ئەمەی کاکامیل بێگومان لە ئەرزی واقعا بە شێوەیەکی دیاردە ڕنگدانەوە یاخود وەکو حاڵەت ئەوە ماوەتەوە چکات تۆ حەدیسەکەت باس کرد هەسم کرد ویست بڵێ نیەتەکان حسابە یعنی لە نیەتەکەەوە دەست پێ لە نیەتەکە حسابە بڵام بە واقعەکەش ئەبێ بین خوای تەعالا نیەت و عەمەل ئەبێ لەگەڵ یەکا بێ حرکاتی ئیسلامی ئایا واجبی سەرشانیان نییە ینی هەموو یەکێک لە ئێمە لە چوەکو تاک چوەکو جەمع واجبی سەرشانمان نییە بەردەوام ئینسان إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم نابێ بەردەوام ئینسان بیرکاتۆ لە خۆی ئەمجار مەغبون و من استوى يوماه پێغەمبەر فەرمی عليه الصلاة والسلام ینی کەسێک ئمڕۆ سبەینەوە کە بە زەریری کردووە نابێ ئەبێ بەردەوام ئمڕۆ برایەتەکە خۆی بزافی ئیسلامی لە کوردستانە نمونە بینەوە تەنیا کێشە لە برایەتیان نییە کێشە لە میکانیزمی کارکردنیایە کێشە لەوەیە ناتوانین لەسەر میکانیزمێک متتەفیق بین چونکە قابل ئێمە خاڵی هاوبەشمان نەبێ ئێمە مسڵمانی هەمومان خاڵی هاوبەش نەکخەوە هەر هەمووان یەکین خاڵی هاوبەش بە دەیان و بە سەدانی دەتوانم بڵێم هەیە لە بینمانە پێویستە ئێمە دوای خاڵی هاوبەشەکان ئابگەڕین نەک خاڵە جیاوازەکان هەموو کە دوو کەسێک پێکەوەنی خاڵی جیاوازی هەیە هەموو دوو کەسێک پێکەوە ئەگەر لە یەک مەزهەبی شابێ لە یەک حیزبی شابێ ئیلا هەنی خاڵی جیاوازی نامەوێت لێرە وەڵامی کاکامیل بەمەوە بۆ ئەوەی کە بڵێم خوا نەخواست بە شێوەیەکە بەڵام خۆشتان نەزان لە ئاینا ثەوابیت هەیە و متەغەیرات هەیە وانە گیرەکان و گۆڕاوەکانەیە خۆ سەحوی ئیسلامی تایسە لە سەوابی تا کێشیانەیە لە یەکەم لە سەوابی تا کێشە نییە هەندێک جار خلافی بابەتی نەزەریات دروستە بێ ئەوش بەڕاستی جێی خۆی نیە و مسلمانان بەعام پیان ناخۆشەوە ئیجتیهادی جیاوازن بەڵام ئیمڕۆکە مسلمانان پێویستیان بە کۆمەڵێشت هەیە یەکەم تۆکمەکردنی ماڵی ناوخۆ کە کاکامیل ئاماژەی پێکرد ئەو خاڵی یەکەم خاڵی دووەم مەسەلەی تۆش هاوڕای لەگەڵ کاکامیل حتمما پێویستمان بۆ هەیە باشتر چاکتر چونکە من قال هلك المسلمون فهو أهلكهم وأهلكم نابي خو ئێمە بە ئەو نەڕەشبین بین بەرامبەر بە مسلمانان ئێمەژێشتین لەوان چەندێک ئەکرێ ئەرکی سەرشانمانە هەمومان بەتابێت ئەوەی زۆرتری پێکرێ بڕیار بەدەستە قیادەیە لە مووقعێکی حساسایە ئەرکی ئەو زیاترە لە کەسێکە کە لەو مووقعیانە بەڵام ئەرکی سەرشانی هەمومانە هەوڵ دەین زیاتر و باشتر بۆ بتەوکردنی چی ڕێزی ناوخۆ چی بەرامبەر بە یەکتری چی پلان و بەرنامەی مستەقبەلیمان چی ئەکرێ بڵێن ئەمە کاری ئینسانە و کاری ئینسانیش بێ هەڵەوکەم و کورتی بەتاکید جێبێتەوە کۆتایی پێدێ بەتاکید کۆتایی پێدێ زانی بۆچی چونکە ئیسلام ئێمە سەوابیتە لە نوێژە هەمومان متفقین لە حەجا متفقین لە ڕۆژوە متفقین لەم ئەوەم حرامە ئەو حەڵاڵە هیچ شێشەمان نییە بەڵام چۆن ئیشکەین بۆ ئیسلام شێشەمان لەسەرەوەیە باشە چۆن ئیشکەین من ئەچم بۆ لای کاکامیل دوا پرسیاری لێ یەکەم کاکامیل من ماوەی بەرنامەکەم زۆری نەماوە بەڵام ئەمەوێ بە کورتی ئێستا دیاردەیەکی تری هەیە کۆچ ئەکرێ لە وڵاتانی ئیسلامی و بۆ وڵاتانی ئەوروپا یاخود گەنجان یا توانە و هێزەکان بازووەکان وڵات بەجێ هێڵن و هیجرەتەکەن ئایا ئەمە ئەچێتە چوارچێوەی چ جۆرێک یا چ فۆرمێک لە هیجرەتکردنەوە کە وڵاتی خۆیان بەجێ هێڵن بۆ نان و بۆ هەندێک ژیانی تایبەتی تر و جیاواز لێرەکە واقعەتی ژیانی تەنانەت زۆرجار سیاسی و نادادی کۆمەڵایەتی و ئەوانە هەیە ئەچن بۆ ژیانێکی تر ئایا ئەمە لەکوێی ئەو هیجرەتا جێبێتەوە کە ئێمە ئێستا قسەی لەسەرەکەی طبعا من وەکو ئیزافەیە بۆ قسەکانی جەنابی مامۆستا نازم وەکو ئیزافە ئەڵێم کە من ڕەخنەی ئەوە ئەگرم ئەڵێم جەناب و باسی ئەوە کرد کە سەحوەی ئیسلامی هاوچەرخ چۆن سوود لە ئەزمموی هیجرەت وەربگرێ منیش باسم لەوە کرد کە هیجرەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام سڕی سەرکەوتنی پێغەمبەر لەو یەکریزی و تەبایی و گیانی برایەتیا بوو کە لە نێوان مسلمانانە دروستی کرد
مسلمانان ئێستاش ئێمە قسەمان لەسەر نیەتەکان نییە نیەتەکان هەموو یاڵێ بۆ خوایە و نیەتەکان هەموویشی باز لە خزمەتی ئیسلامەکە بەڵام خۆبی ئەم نیەتانە لەسەر ئەرزی واقع دەرهاوێشتەی هەبێ ئەمڕۆ بەداخەوە ینی ئێمە چی بکەین تەواو بووە وەڵامی پرسیارەکەم بیتەوە بەڵێ دەی وەڵامی پرسیارەکەەوە ناوخۆش قسەی زیاتر هەڵەگرێ هەموو ئەو واقع ئەزمونە تاڵانەی لە عالەمی ئیسلامیان چەند ساڵە تووشمان بووە مسلمانان بەشدار بوون لە خستنی ئەو پرۆسی ئێمە میسرمان بینی مسلمانان بەشدار بوون لە خستنی ئەو ئەزمونە ئیسلامی میسرە ئەنی ئەمە خۆمە نیەتی کەنەڕۆڵێ نیەتمان بۆ خوا بووە دەربارەی پرسیارەی وەڵامی پرسیارەکەی جەنابیش و ئەوەی کە ئەمڕۆ خۆی هجرەتە یاخود ئەو خەڵکەی کە بە ڕوو لە هەندەرانەکە ڕوو لە ڕۆژ ئاواکە ئێمە ناتوانین هەموو شتێک بە مەفهومی هیجرەتی پێ بدەین مەفهومی هیجرەت مەفهومێکی ئیسلامیە ئەکری ئەوانە ناو بنین سەفەر ئەوانە ناو بنین کەوا بەجێهێشتنی واقعەک بەرە واقعێکی تر کە مەبەستی تایبەتی و شخصی ئینسانەکان لە پشتیەوەیە هەموو دەرچوونێک لە وڵات پێی ناوترێ هیجرەت بەو مەفهومە ئیسلامیە هیجرەت ئەوەیە کە تۆ لە وڵاتی ئیسلامی مەجالی داوە و ئەگەر بێت بۆنان و بۆ ئازادی بێ تو ئەمەش ماناکانی هیجرەتی تیانی بە شێوەیە ئەوە پێوترێ هیجرەت بەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەر زوڵم و ستەمی قوڕەیشیەکان لە مەکە ڕۆیشتە مەدینە و بۆ ژیانێکی باشتری مسلمانان بۆ ئەوی قووەت و هێزێکی هەبێ ئێخۆ ئێستش بەشێکی زۆری وڵاتانی جیانی ئیسلامی یان ڕۆژهەڵات بەدەستی نادادی کۆمەڵایەتی و نادادی دەسەڵاتە سیاسیەکانەوە ئەناڵێن ئەمە بۆ خۆی لە ڕووی جەوهەرەوە خاڵی هاوبەشی نییە لەگەڵەوە قوربان من تێگەیشتم لە پەیامەکەی جەناب و کە من ئەڵێم بە شێوەیەکی مطلق ناتوانانی هەمووی ئەوە مەفهومی کۆچی پێ بدەیت ینی گەنجێک لە وڵاتەی ئێمە تااقەتی ئیشوکاری نییە هیچ ئیشێک ناکە چێ بۆ ئەوروپا 24 سعات دەکەوێتە ناو ئیشی ناڕەحەت ئیشێکە لە وڵاتە ینی لەوە ئەچێ عیبی لێبێ و ئیشە بکە لەوێ خراپتر لەم ئیشەی کە لێرە دەستیەکەوێ نایکە لەوێ ئەیکە ئەمە جیاوازە لەوەی کەوا کۆمەڵی خەڵکی گەنج لێرە زەلالەت قبول ناکەن ئیهانە ئەکرێن کەرامەتیان پێشێ لەکرێ مافەکانیان پێشێ لەکرێ یا بە تایبەتی خەڵکە دیندارەکە لە کۆمەڵی ئیستیفزاز و کۆمەڵێ مافیانە خوری ئەڕۆن لە شوێنێکی کە لەوێ بە نیەتی داوە بە نیەتی ئیسلاحەوە بە نیەتی ژێنێکی باشتریش بۆ خۆیان چونکە ئێمە ناتوانین سەفەرەکان بە مطلقی ئەو سەفەرانە هەمووی بە هەر شێوەیەک بێ حەڵاڵن بۆ هەر وڵاتێک گەڕۆی تۆ ئازادی لەوەی کەوا ژیانێکی باشتر بۆ خۆم سۆگەر بکەیت بەڵام ئێمە باز لە مەفاهیمی ئیسلامیەکەین مەفهومی کۆچ لە ئیسلامە بریتیە لە بەجێهێشتنی وڵاتێک لە پێناوی خوا و بۆ بەرپاکردنی ئادافە ئیسلامیەکان و شعائرە ئیسلامیەکانی خۆ بە شێوەیەکی ئازادتر لەوەی کە لەو شوێنە ئەداو کردووە ئەمە پێوترێ کۆچ بەڵام سەفەرەکانی کە توانی ناوی سەفەری لێ بنین ناوی تری لێ بنین و ئەمانە جۆرەی ترن لە کۆچ کە ئینسان لە وڵاتێکەوە بۆ کامیل مەحموود نووسەر لە هەڵەبجەوە لەگەڵمان بۆ سوپاس دەکەین پەیامەکەت گەیشت مامۆستا ئەگەر دوا قسەی خۆت بکەیت ئەو پرسیارەی کە لە کاکامیلم کرد بۆ ئەم کۆچەی ئێستا ئەو چوونیەکەی کە باسم کرد بەڵام بە کورتی ماوەی بەرنامەکەم تەواو بە کورتی مەسلەی باسی نیەتمان کرد ئەوانی کە ڕۆن بەرە ئەوروپا ئیتر هەر چین و توێژێکە بە شەرتێ نیەتی باش و خراپ باش بێ لێ بڕۆ و کاری داوا و بانگەوازکە بە تاکید ئەمە هیجرەتە بۆ چووکە لە کارێکی وەکوتمان هیجرەت نابێت دوو شوێن لە شوێنێک کۆچی بۆ شەوەکو یەک وابێ ئەبێ لە شوێنی کە خراپچی بە شوێنی باشی جیاوازتر ئەگەر بڕوا لەوێ داوا و بانگەوازکە کاری خێرکە حتا خزمەتی خۆشیکە ئەمەش هیجرەتێکە کە لێرە ئەو خزمەتی پێ ناکرێت هەر بە هیجرەت حساب بکرێ لەگەڵ ئەو تێبێنەی کاکامیل ڕاستە هەیە بنیەتی شترە ڕوا ئەوە ناچێتە ئەو سپاس بۆ مامۆستا نازم توێژەر لە فکری ئیسلامی سوپاس دەکەین ئامادەی سوپاس دووبارە بۆ کاکامیل مەحموود نووسەر لە هەڵەبجەوە لەگەڵمان بوو بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی گفتوگۆی ئەمڕۆمان تاوەکو و گفتوگۆیەکی تر و بەرنامەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایەک سوپاس دەستان خۆش بۆ توش. ئاگاداری لەژێر دروشمی تا